ئەم کاتتان باش قوتابیانی خۆشەویست خۆشحاڵم کە لە وەرزێکی نوێدا لەگەڵتان دەبم بۆ تۆمارکردنی وانەکانی ئەتۆمیک فیزیک. لە چاپتەری چوارەوە دەست پێ دەکەین لە ئەتۆمیک ستراکچەرەوە لە تەرکیبی ئەتۆمەوە. The discovery of electron by Thomson in 1890 scales gave indication that the atom had inner structure. دۆزینەوەی ئەلەکترۆن لەلایەن تۆمسۆنە لە ساڵی 1896 ئەوەی نیشاندا کەوە ئەبێ ئەتۆم ئینتێرنال ستراکچەرێکی و پێکاتیەکی داخلی هەبێت. بۆ ئەبێ پێکاتیەکی داخلی بێت چونکە پێشتر ئەوە زانرا بوو کە ئەتۆم لە ڕووی بارگەوە لە ڕووی چارجەوە نیوترەڵە، بەڵام کە ئەلەکترۆنیان دۆزیەوە ئەلەکترۆن شەحنەکەی سالب بوو لەوەوە بیریان لەوە کردەوە کە ئەبێ ئەتۆم ئینتێرنال ستراکچەرێکی هەبێ و ئەو ئینتێرنال ستراکچەرە شەحنەکەی موجب بێ بۆ ئەوی لەگەڵ شەحنەی سالبی ئەلەکترۆنە جارێکی تر ئەو نیوترالیتی کە پێشتر ئاماژەیان پێکرد بوو ڕاست دەرچێتەوە. This led physicists to speculate about the internal structure of atom. ئەمە وای کرد کەوا زاناکان بیر لە تەرکیبی داخلی ئەتۆم بکەنەوە. Attempts made in this direction manifests in terms of various atomic models. هەوڵەکان بەم ئاڕاستەیە وای کرد کە کۆمەڵێک مۆدێلی جیاواز لەسەر ئەتۆم بێنە کایەوە. یەکەم مۆدێلی تۆمسۆنە. زین مۆدێلی تۆمسۆن چۆن لێکدانەوەی بۆ ئەتۆم کرد. Thomson proposed that the atom might be regarded as a sphere of positive charge in which negatively charged electrons were embedded in it. کەواتە تۆمسۆن وا لێکیایەوە کەوا ئەتۆم لە تەنێکی بارگە موجەبی شێوە سفێریکەڵ پێک هاتووە، شێوە گۆییە کە in which negatively charged electron کە شەحنە سالبەکانی ئەلەکترۆن لەسەری چەسپێنراون و نەسب کراون. واتە تۆمسۆن بەو جۆرە لێکدانەوەی بۆ ئەتۆم کرد کە ئەتۆم لە تەنێکی گۆیی بارگە موجب پێک هاتووە و ئەلەکترۆنەکان کە شەحنەیان نەگەتیڤە لەسەر گۆیەکە چی کراون یاخود لە ناو شەحنە موجبەکە چەسپێنراون یاخود نەسب کرانوەکو لە وێنەکە ئەیبینن. The magnitude of the positive charge in the sphere was equal to the total charge carried by the electrons. لەم حاڵەتەدا ئەو وا اعتیباری کرد کە وتمان سفێرەکە شەحنەی موجبە قیمەتی شەحنە موجبەکە یەکسانە بە قیمەتی شەحنە سالبەکان. ئەمەش جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ نیوترالیتی ئەتۆم. This model of atom called plum pudding model. ئەم مۆدێلە بە چی ناوی دەکرد؟ بە plum pudding model. plum pudding model چییە؟ plum pudding کاتی خۆی لە کریسمسەکانە کاتێ حەفلە ئەکرا، حەفلەی سەری ساڵ کێکێکیان ئەهێنا میوەیان لە ناوەدا ئەنا لە ناو کێکەکە. plum میوەکەیە، pudding کێکەکەیە. کاتە بۆیە ئەمیش کەوتی ئەلەکترۆنەکان لەسەر شەحنە موجبەکە چەسپێنداون، بەو جۆرە بیردۆزەکەی بە plum pudding model ناوی دەرکرد. یاخو خۆمان ئەتوانین تعبیرێکی تر بەکاربهێنین بڵین ئەم بیردۆزی تۆمسۆنە لە چی ئەچێ؟ لە شووتی ئەچێ. ناوکی شووتیەکان دەنگکۆڵەکان ئەلەکترۆنەکان و ئەو بەشەی شووتیەکەی کەوا ئەقرێ هەمووی بە شەحنەی موجبەکە تەفسیری بۆ بکەین. ئەمە چی بوو؟ ئەمە بیردۆزی تۆمسۆن بوو سەبارەت بە ئەتۆم. پاشان دێنێ سەر ڕۆزەلفۆرد ئەتۆمیک مۆدل. بزانین ڕۆزەلفۆرد چۆن تەفسیری ئەتۆمی کردووە. On the basis of the results obtained from the scattering experiment لەسەر ئەساسی ئەو نەتائیجەی کەوا دەستی کەوت لە عەمەلیی سکاترینگە Rutherford suggested an atomic model. Rutherford پێشنیاری مۆدێلێکی کرد بۆ ئەتۆم. According to which بە پێی مۆدێلەکەی Rutherford the entire positive charge in the atom is concentrated to a very small region called nucleus. کەس تەواوی شەحنەی موجەبی ئەتۆمەکە لەکوێ کۆکراوەتەوە؟ لە مەنتیقەیەکی زۆر بچووکە کۆکراوەتەوە، ناوی لێنە نیوکلیەس. ئەمەی چۆن دەستکەوت؟ چۆن زانی لە مەنتیقەیەکی زۆر بچووکە کۆبووەتەوە کە ناوی نیوکلیەس؟ لەسەر ئەساسی ئەو سکاترینگە. چکە ڕەزەلفۆرد وەکو ئەزانین ئەلفا پارتیکڵی بەکارهێنا و قەسفی چی پێکرد؟ قەسفی
تارگێتێکی پێکرد کە گۆڵد بوو تەماشای کرد زۆربەی ئەلفا پارتیکڵەکان تێ ئەپەڕن بەناو گۆڵدەکە هیچ سکاتەرنگێک ناکەن یاخود هەندێکیان سکاتەرنگێکی کەم ئەکەن بەڵام تەماشای کرد لە سەدا 0.01 ئەلفا پارتیکڵەکان بوو بە گۆشەی 180 کە عددێکی زۆر کەمە لە ئەلفا پارتیکڵەکەەوە بەکارێنا بۆیە لەمەوە پێشنیازی کردکەوە شەحنە موجەبەکەی ئەتۆم لە منطقێکی زۆر بچووکە کۆکراوەتەوە ناوینا نیوکلیس کە ئەتوانین ڕەزەلفۆرد بە باوکی ناوک ئەشمار بکرێت چونکە ئەو بوو کە ناوکی گەردیلەی دۆسیەوە لە ڕاستیدا دوو تەلەبەکەی ڕەزەلفۆرد بوون کە گایگەر و مارستن بوون ئەوان ئەکسپێریمنتیان کرد بەڵام بە سەرپەرشتی ڕەزەلفۆرد The entire mass of the atom is due to this nucleus کەواتە شەحنەی ماسی کولی ئەتۆمەکە ئەتوانین بە ماسی ناوکەکە اعتیباری بۆ بکەین بۆ چونکە وتمان شەحنەی ماسی ئەلکترۆنەکان زۆر بچووکن بەڵام ناوکی گەردیلەکە کە پرۆتۆنات و نیوترۆناتن ئەمانە بارستاییان زۆر گەورەترە لە بارستایی ئەلکترۆن بۆیە ئەتوانین بڵێن The entire mass of the atom is due to this nucleus. Rutherford scattering formula. The formula that Rutherford obtained for alpha particle scattering by a thin foil on the basis of the nuclear model of the atom is أو معادلة رذرفورد دسيكو لأنجامي سكاترينج alpha particle لو تارجتوك لسلايدي بيشو أما جمع بكرك جولدي بكارينا أم معادلة دسكوت أم معادلة ان ثيتا كاتا ان اي ان سمول تي زد 1 دو اي 1 شوار هشت باي ابسلون نوت 1 دو ار 1 دو كاينتيك انرجي دو جا ساين شوار جاي ثيتا اوفر 2 همو بارامتر كان تعريف كراون ليربون مونالين any theta mantia number of alpha particle per unit area that reach the screen at a scattering angle of theta جماري او alpha particle ان theta ليكيكي روبرا كأجنس سكرينك كامل سكرينك أما سكرينك كهمان ليرا at a scattering angle of theta لقوش scattering theta and I total number of alpha particles that reach the screen جماري كلي أو alpha particle كأجنس سكرينك any small number of atoms per unit volume in the foil أما any small تبع targetك جماري أو أتومانية per unit volume لكي فوليوما قبارة in the foil لو فويلي كوا رذرفورد بكاري هنا باشان زيت شي atomic number of the foil أم تارجتي كبكاري هنا atomic number كي بزيت حسابي بو كردوا are distance of the screen from the foil distance لنيوان سكرين وفويلكا بار هي ماشي بيكراو وكاينتيك انرجي اوف ذا الفا بارتيكل او الفا بارتيكل كليره بكارينا كاينتيك انرجي كي ديالي كراو يعني وتي فول ثيكنس ام ثيكنس كليره بكارينا ثيكنس هي استودي هي تيش استودي كيتي كات ام معادله هي وتنها بوزانين بيزانن نمونه في حلنا كي تنها اويا كوائي وبزان او معادله كوا رذرفورد سيكوتوا لانجامي سكاترينج الفا بارتيكل لتارجتكوا بم جوريا دواتر این سر impact parameter اما زور گرنگ بیزان impact parameter چیه تعریف یکین بعد impact parameter ببیه تعریف یکین is the minimum distance کمترین دیستانسا to which the alpha particle would approach the nucleus کمترین دیستانسا که alpha particle اتوانه نزدیک بیتو لناو کی گردیلا if there were no force between them كاتك هیچ هێزێک لە نێوان ناوکەکە و ئەلفا پارتیکڵەکە دروست نەبێت کەواتە جارێکی تر ئێڵینەوە ئیمپاکت پارامتر کەمترین دیستانسە کە ئەلفا پارتیکڵ ئەتوانێت نزیک بێتەوە لە ناوکی گەردیلەکە کاتێک هیچ هێزێک لە نێوان ناوک و ئەلفا پارتیکڵەکە دروست نەبێ and the scattering angle ئەی ثێتا چییە is the angle between the asymptotic direction of approach of the alpha particle and the asymptotic direction in which it recedes. كاتا ام ثيتاي كهمان بيوتر scattering angle اگر تماشا كين ام alpha particle كهاتوا اليرا scattering كردو بهوي ناوككوا اگر اما امتدادي بيبدين ولقل اوي كوا scattering كردوا تماشا كين امتداد ودريش كردناوكا گوشكا من بو دياريكا كوا چيا كوا ثيتايا وأمش بيكه impact parameter كه وأما ناوكي جردي لك أها كاتو جوشك أتوين بمجورا تعريف بكين
پاشان دێنە سەر nuclear dimension ئەبعادی ناوک دووریەکانی ناوک. An alpha particle will have its smallest distance when it approaches a nucleus head on. ئەلفا پارتیکل ئەتوانێت کەمترین دیستانسی هەبێت لە نێوان خۆی و ناوکەکە، چونکە ئێمە وتمان قەسفەکەی ڕەسەڵفۆر بکێ بە ئەلفا پارتیکڵە، کاتە ئەلفا پارتیکل ئەتوانێت زۆر نزیک بێتەوە لە ناوکی گەردیلە چ کاتێک ئەتوانێت کاتێک بە هێت ئۆن ئەین ڕاستەوخۆ ڕۆوکێ بڕوا ڕۆ و ناوکی گەردیلەکە بڕوا لەم حاڵشە کە کەمترین دیستانسی دەبێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ قەسفی نەواتەکە ئەکا which will be followed by a 180 سکاترن ئەو کاتێک کە بە شێوەیەکی ڕاستەوخۆیە هێت ئۆنە ڕۆناوکەکە ئاڕاستە ئەکرێ و کەمترین دیستانسی ئەبێت لە نێوان ئەلفا پارتیکڵەکە و ناوکەکە سکاتەرنکەی بەچەند ئەبێت بە گۆشەی 180 دەبێت. At the instant لەم حاڵەتە of closest approach کە ئەلفا پارتیکڵەکە زۆر نزیکترین زۆر نزیکە بێتەوە لە ناوکی گەردیلە the initial kinetic energy of the alpha particle kinetic energy سەرەتایی ئەلفا پارتیکڵەکە is entirely بەتەواتی تەحویل ئەبێ و ئەگۆڕێ بۆ کێ to electrical potential energy کەواتە لەو حاڵەتی کەوا ئەلفا پارتیکڵ بە شێوەیەکی هێت ئۆن نزیک ئەبێتەوە لە ناوکی گەردیلێ لە نزیکترین خاڵدا پێشەوەی بە گۆشەی 180 ئیتر بە گۆشەی 180 سکاتەرنگ بکە kinetic energy سەرەتایی بە تەواوەتی تەحویل ئەبێ بۆ potential energy and so at that instant لەم حاڵەتە kinetic energy کەمان initialەکە بە تەواوەتی یەکسانەیە بە potential energy و یەکسانەیە بە یەک لەسەر 4 پای ئەپسیلۆن نۆت 2 زێد ئی توان 2 لەسەر r بزانین ئەم 2 زێد ئی توان 2 لەسەر r کە potential energyەکە ئاماژەمان بۆەکە لە چیەوە هاتووە ئەگەر یاساکی اعتیادی potential energy داینینەوەڵین یەک لەسەر 4 پای ئەپسیلۆن نۆت q1 q2 لەسەر r ئەمە in general ئێمە ئەلفا پارتیکڵمان هەیە ئەلفا پارتیکڵ شەحنەکەی چیە 2 ئیە چونکە لە 2 پرۆتۆن و 2 نیوترۆن پێکاتوە نیوترۆن شەحنەی نییە بەڵام پرۆتۆن شەحنەی هەیە 2 ئیە و تارگێتەکەمان q2ە تارگێتەکەمان q2ە بەڵام من تا ئێستا تارگێتەکە نازانم چ مادەیەکە بۆیە نازانم چەند پرۆتۆن نەمبەری هەیە چەند ئەتۆمیک نەمبەری هەیە بۆیە ئەڵێم زێت ئی زێت ئی ئیتر زێتەکە 1 2 3 4 5 6 ئەو کاتێک کە ناومان نا تارگێتەکە چی ئەو کاتە زێتەکەشی دیاری ئەکرێت چونکە هەر مادەیەک زێتێکی دیاریکراوی خۆی هەیە وەکو هەویەی خۆیەتی کاتە ئەلێرا ئێمە ئەڵین 2ئی جارانی زێت ئی ئەکاتە 2 زێت ئی توان دوو کاتە q1 و q2 ئەتوانین بڵێن 2 زێت ئی توان دوو لەمەوە هاتووە ئەی بە دوو لاو دوونێوان ئێمە initial kinetic energy ئەگەر ئارەکە دوو لاو دوونێوانی بکەین ئارمان ئەکاتە distance of closest approach یانی نزیکترین distance کە ئەلفا پارتیکڵ ئەتوانین نزیک بێتەوە لە ناوکی گەردیلەکە ئەکاتە 2 زێت ئی توان دوو لەسەر 4 پای ئەپسیلۆن نۆت kinetic energy initial باشە ئێمە ئەلفا پارتیکڵمان هەیە مادەم ئەلفا پارتیکڵ کاتە kinetic energyەکەی معلومە لە حدودی چەندایە 7.7 مێگا ئەلکترۆن ڤۆلت بیرمان نەچێت چونکە پێشتریش ئاماژەمان پێ کرد وتمان هەموو تاقەی ئەو ئیلیمنتانەی لەناو ناوکان لە حدودی 8 مێگا ئەلکترۆن ڤۆلتان یەکێک لەوانە ئەلفا پارتیکڵێک کە ئینەرجەکەی لە حدودی 7.7 مێگا ئەلکترۆن ڤۆلتە و تەحویلی شەکەین بۆ جول کاتە بەم جۆرە ئەتوانین قیمەتەکان دانین کە دایان ئەنین ئارمان دەرەچێ بە چەند 3.8 جاران دەتوان ناقسن 16 زێت ئێم لە ئەزەل نازانم تارگێتەکەم چیە بۆیە هەر زێتم داناوە بۆ وەحدەی چی بە وەحدەی مەتر پاشان ئێمە ئەزانین لە تەجروبەی ڕەزەڵفۆردا گۆڵدی بەکارێنە کەوتی گۆڵد کاتە تارگێتەکەمان معلومە بێ کە تارگێتەکە معلوم بوو گۆڵتە کاتە زێتەکەشی ئەزانین چونکە وتم هەر مادەیەک زێتێکی دیاریکراوی خۆیە زێتەکەی هەفتانەیە ئەو کاتە ئارەکەمان دەرەچێ بە 3 جاران دەتوان 14 مەتر لەمەوە ئەومان بۆ دەرچوو the radius of the gold nucleus کاتە ڕێدیەسی نەواتی گۆڵد ئاڵتون is therefore less than کەمتر لە 3 جاران دەتوان ناقسن 14 مەتر well under دەتوان ناقسن 4 the radius of the atom as a whole و ئەمەش کەمتر لە چی لە دەتوان ناقسن 4 کەمتر لە ڕێدیەسی ئەتۆم چونکە ڕێدیەسی ئەتۆم تقریبا دەتوان ناقسن 10 مەترە بەڵام ئەوەی کە دۆزراوە لەم تەجروبە دەتوان ناقسن 14 بوو و بە فاکتەری دەتوان ناقسن 4 کەمتر لە ڕێدیەسی ئەتۆم بۆیە ئەم حسابەتە حساباتێکی دروست بوو بۆ ناوکی گەردیلەی گۆڵد
هلا رذلفورد أين سر electron orbit orbiti electron. The planetary model of the atom and why it fails. planetary model أتوم وبوتي فشلي إعناو سر نكوت. أما قرد لي هيدروجين همانا لناوكيكو إلكترونيك ناوكيكي بروتونا لقل إلكترونيكا أم إلكترونا بردوام بدوري ناوكي قردي لكا الصورة كاتلم حالتا إما تشي معنى بي دا centripetal force معنى بي قيمتي centripetal force كمان أكاتا تي ام في تواندو دا بشي R holding the electron in an orbit كوا أكا إلكترون لأوربيتكيا بمينيتوا لدوري arrow from the nucleus وكل وينكا أي بيني أم إلكترون لدوري arrow لا ناوكي قردي لكو كبروتونكا is provided by the electric force. كي أما يدروس كن أم centripetal force شون دروس بو بهوي electrical force لو دروس بو چونك electrical force لنيوان چيوچا لنيوان بروتون و الكترونكايا هيسلكي كولومي هي لنيوان ام دوانا كيكتر راكيشن لبرامبريشا centripetal force لك دروس لبي ببريتشي ام في دوجا لسر ار كاتا او هيز كولومي كباسي اكين اكاتا يق لسر 4 باي ابسلون نوت اي 2 دو لسر ار 2 دو بو اي 2 دو ام جانا چونك شحني بروتون يك ايا شحني الكترونيش يك ايا لقل يك اي اكاتا اي 2 دو لسر ار 2 دو. كابو the condition for dynamically stable orbit is او مرجي كوا اكاك ام اوربيتك stable ماندس كوي او كوا ام هيزا centripetal يكسان بهيزي كولومي ام دو هيزا يكسان من كاتا ام في دو جا لسر ار اكاتا يق لسر 4 باي ابسلون نوت اي 2 دو لسر ار 2 دو ار لقل ار كابيك او كورت ابنوا واتوين لمعادله في الكترون بدوزينو الكترون فيلوسيتي كاتا اي لسر 4 باي ابسلون نوت M R. Esta halasın checking the total energy of the electron in a hydrogen atom is the sum of the kinetic energy and the potential energy. Total energy electrona كلا قد لي hydrogen أدولتينو أكاتا كوكراوي kinetic energy potential energy. Kinetic energy ما نكاتا classical يجلسر دو mv 2 دو potential energy ما نكاتا minus e 2 دو لسر 4 باي epsilon naught R. Got am duana pieko no total energy man ayatina. The minus sign follows from the truth of potential energy is equal to 0 at R بكاتا ما لا نهاية that is when the electron and proton are infinitely far apart hence كاتا ام minus او man بي عليك ولا يزر او electron ربطي هي لقلنا وكي قردي لك شو كاي potential energy بكاتا الصفر كاتك كار صور دورة واتا electron صور دورة لكيوا لناوكي قردي لك كواتا ام ماينس او مان بي الله كا الكترونيك ربطي هي لقل ناوكي قردي لكا بي 1 دي هي لقل ناوكي قردي لكو بي كوا بي وستن استا توتال انرجي كمان اكاتا كاينتيك انرجي زائد البوتنشال انرجي اكاتا يقلسر دو ام في دو جا ناقصن اي 2 دو لسر 4 باي ابسلون نوت ار اما في ما ندير كردو السلايدي بيشوترا كاي كارتا اي لسر رجي 4 باي ابسلون نوت ام ار ليرة تعويل سكين لشويني همو فيك دو جا اكين تماشا اكين ام قيمة تمام بو درجة استا جيري ام دوانا يك اخين شو يكي كان 4 يكي كان دو كاتا تشنجاري هابش ادولتينو بوش جيرك اكاتا هشت باي ابسلون نوت ام ار كاتا كجيرمان يخلتو لي كان دركين باشان توتال انرجي اوف هيدروجين اتوم ادولتينو اي اكاتا ماينس اي 2 دو هشت باي ابسلون نوت ار. The total energy of the electron is negative. هميشه الأتوم total energy electron negative. This holds for every atomic electron and reflects the fact that it is bound to the nucleus. أما ينسى من عليه ك أو إلكترون ربطي هي لقلنا أو كي قردي لك همو إنرجي كي إلكترون لناو أتوم طاقة نيجاتيف دبرت ام نيجاتيف او مان بي عليك او الكترونه فرينيه بلكو او الكترونه ربطي هيا وبستراتو بناوكي قردي لكوا if E were greater than zero اگر energy zero be an electron would not follow a closed orbit around the nucleus او كاتا الكترون بدوري ناوكا بردوامنا ببلكو الكترونك اگر طاقة موجبو فري دبيت دينا سر example 4 بو يك بزانين تيمان بيالا example 4 بو يك بيمان الله experiments indicate that
13.6 electron volt is required to separate a hydrogen atom into a proton and electron. على experimentally أو نشان درا كأما بيوصلان بموجب 13.6 electron volt هي بو أوي گردیلەی هایدرۆجین لێک هەڵوەشێنین بۆ پرۆتۆن و ئەلەکترۆنەکەی لێکی جاکەینەوە ذاتت ئیتس تۆتەڵ ئینەرژی لەبەرەوەی لە گردیلەی هایدرۆجینە تۆتەڵ ئینەرژی ئەلەکترۆنەکەمان ناقسەن 13.6 کەواتە بەلایەنی کەمەوە ئێمە ئەبێ موجب 13.6 مان بێت تاکو بتوانین سلیپەرێتی ئەلەکترۆنەکە لە پرۆتۆنەکە بکەین واتە لێکیان جیا بکەینەوە. Find the orbital radius. داوای orbital radius لگردیلی هیدروژین مان لیکا and velocity of the electron in hydrogen atom. داوای خیرایی الکترونەکە مان لیکا لگردیلی هیدروژینە. ئێمە زۆر بە بەسیطی ئەتوانین ئەم 13.6 تحویل کەین بە جول. هەر یەک ئەلکترۆن ڤۆڵت ئەکاتە 1.6 جاران دەتوانین ناقسەن 90 جول. کەواتە معادلەمان هەیە ئەوەی تۆتەڵ ئینەرژی کە سلایدی پێشتر اشتقاقمان کرد ئەو کاتە ئارەکە بە دوو لاودینەوان ئەکاتە ماینەس ئیتوان 2 بای ئەپسلن نۆت ئی یەکەی پێیاوین و ئی کۆنستانتە شحنەی ئەلکترۆن کۆنستانتە ئی سمۆڵ ئی کەپیتاڵیش پێیاوین ئی نۆت کۆنستانتە 8 باش کۆنستانتە ئەتوانین تاویزانکەین کەواتە ئارمان دۆزیەوە 5.3 جاران دەتوان ناقسەن 11 مەتر ئەمە ڕێدیەسی گردیلەی هایدرۆجینە. پاشان ڤیلۆسیتی ئەلکترۆنەکە ئەدۆزینەوە V is equal to E لەسەر ڕێگی 4 پای ئەپسلن نۆت MR و ئیمان هەیە 4 پای ئەپسلن نۆت کۆنستانتە ئێمی ئەلکترۆنیشمانێ ئارشمان دۆزیوەتەوە لێرە تعویز لێکێنە توانین ڤیلۆسیتی ئەلکترۆنەکە بدۆزینەوە تەماشاکەین ئەکاتە 2.2 جاران دەتوان ناقسەن 6 مەتر لەسەر سەکەند لەبەرەوەی V زۆر کەمترە لە C we can ignore special relativity when considering the hydrogen atom کەواتە لەبەرەوەی V یەکەمان زۆر کەمترە لە خێرای ڕووناکی کەواتە ئێمە ناچینە ناو relativity-ەوە بۆ گردیلەی هایدرۆجین. The failure of classical physics. لا سلايدي بيشوترا وتمان the planetary model of the atom and why it fails. بوشي فشل هنا. The electromagnetic theory predicted that accelerated electric charge radiate energy in the form of electromagnetic waves. بەپێی بردۆزی electromagnetic theory پێمان ئەڵێ هەر تەنێکی بارگاوی کاتێک ئەکسلەرێت بکرێت خێرا بکرێت تعجیل بکرێت بەردەوام ڕێدیشنی لێوە دەرئەچێت ڕێدیشنەکەش لەسەر شێوەی ئەلکترۆمەگنەتیک وەیڤە لەسەر شێوەی شەپۆلی کارۆمەغناطیسیە. An electron pursuing a curved path is accelerated and therefore should continuously lose energy spiraling into the nucleus in a fraction of a second. كاتبه بي امبير دوزبي الكتروني جيكي لو تنانيكوا شحنيكي نيجاتيفي هي مشحونه بارغاويه كوا ريرويكي چماوي ور اگري كاتكوا تعجيل اكري بدوري ناوكي گرديلكا بردوام بپی بردوزلکه بی ابی انرژی لوس بی انرژی لیکم بیتوا انرژی لیون بی تا بو حالی که شویی کی حلزونی شویی کی سپیرالنگی ور اگریه into the nucleus برای که برای ناوکی گردیلوک لونکه ای بینن اها اما شویی کی سپیرالنگی ور گرتوا برای که برای ناوکی گردیلکه تا اکیوت ناو ناوکه ولا چند بشکی کمی سکندات لفتری کی زمانی زور کما باش اگر كوتنا وناكا وكاتا تقينوا الرؤدا كتقينوا الرؤدا كاتا قرديلي هيدروجين اصلا بوني نامنت كأمش this prediction of classical physics امش كclassical physics بمان الله is in direct contradiction بطاي بيتواني to the fact او راستيه that the hydrogen atom is stable يما لقردونا همانا وقرديلي هيدروجين من هيو شويكي ستيبلي هي اگر بپیلک دانو که الکترومغناطیک بی ابي گردیلی هیدروجین من نبی به شوی ستیبل بلام کاتا حلقه لیره هر ناتوانین اما با تفسیری کلاسیکال فیزیکی لیک دانو بو اتم بکین زیاد لواش classical electrodynamic predicted that classical electrodynamic او man پیاله that energy is continuously radiated او energy كوا ام الين لوس ابي is continuously radiated بشيكي بردوام radiate ابي ادريت and therefore the resulting spectrum of the emitted radiation must be continuous اما شوا اكا مادام بردوام energy اللي درأتي كاتاوي او spectrum كما دستمان اكاوية spectrum كي continuous بي this is again contradicted to the observationist اما ازاين امش داري جيتر
تناقص أبي لقل أوي كوا إما كاتي سبيكترم مان دسجل سبيكترم كان مان هميشه ديسكريتن وتا سنجل فاليون نك أوي كوا كونتينويس بن ها ليرة عليه كونتينويشن نخير كونتينويشن بلكو إما سبيكترم يك مان دسجل كلا چن ويف لينكتي كي دياري كلاو بيك هاتو أتا ديسكريت فاليو دبنا كونتينويشن. This puzzling result led physicists to think that the classical laws of physics which are valid in macroscopic world do not apply to the microscopic world. أم puzzle أم مطلش وايكرت أم وايكرت كزانا كان بيلو بكانودات كياسا كان كلاسيكال ميكانيك كالعالمي نيوتني أنا العالمي نيوتني ميكانيكا بكارين العالمي ماكروسكوبيك وأوي كوا إما أي بيني البكاردين ناتوانين العالمي مايكروسكوبيكا أبلاي ديان بكين واتا ناتوان لناو أتوم وناوكو لناو مايكروسكوبيك ويلدا إما أو ياسانا بكار